یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێران پێشکەش دەکات. لە کۆمەڵە فایلە سیاسیەکان فایلی ژمارە 14 بڕۆکراسی. وشەی بڕۆکراسی سەرەتا لە سەدەی 18 زاینی لەلایەن ئابووری ناسانی فەڕەنسەوە خرایە بەرباز، بەڵام لە ساڵی 1910 کۆمەڵناسی ئاڵمانی مایکس وێبێر بابەتی بڕۆکراسی شی کردەوە. بڕۆکراسی لە دوو وشەی بڕۆ بەمانای لێنووس، کارگێڕان، بنیادە دەوڵەتیەکان و هەروەها میزی نووسین دێت و کراسی کە مانایەکی یونانی هەیە بە واتای حکوومەت و ئیدارەکردنە. بڕۆکراسی وەکو نیزامێکی سەرکەوتوو بۆ سازماندانی بنیادە ئیداری و خزمەت گوزاریەکان پێشکەش کراوە و وێبێر بە سرنجدان بە هەلومەرجی ئابووری، سیاسی و بێنەظمی ئیداری سەدەی 20 و دەستپێکی شەڕی جیهانی یەکەم دەستی بە خوێندنەوەیەکی سازمانە دەوڵەتیەکان لە ئەوروپا کرد و هەنگاوی نا بۆ چوارچێوەیەکی ئیدارەکردنی دروست و کاریگەری سازمانەکان. وێبێر لە بیری ئەوەدا بوو کە چۆن دەکرێت گەڵاڵەیەک دابڕێژێ بۆ سازمانەکان تا بەپێی تایبەتمەندیە دیاریکراوەکان ڕۆڵێکی ئەرێنی و بنیاتنەری لە کۆمەلگادا هەبێ. بڕۆکراسی لە سەرەتادا مانایەکی نەرێنی لەگەڵ بوو، لە ڕاستیدا بە واتای دەسەڵاتێکی بێهاوسار لێکدانەوەی بۆ دەکراکە دەیهەوێ هەموو کۆمەلگا قوت بدا. بارزاک بە کتێبی کارمەندان وشەی بڕۆکراسی بڕەو پێدا و وەکو هێزێکی ترسهێنەری دێوەزمەی هەژمار دەکرد کە کەوتۆتە دەستی تاقمێکی کورتەباڵا. یەکەم جار بڕۆکراسی وەکو دیاردەیەکی کۆمەڵایەتی و بە سرنجدانی بەکارهێنانی زانستی لەلایەن مایکس وێبێر کەڵکی لێوەرگیرا. وێبێر سرنجی خۆی زیاتر دەخستە کاریگەری سازمانە بڕۆکراتیکەکان لەسەر پێکاتەی سیاسی کۆمەلگا. وێبێر زیاتر چاوی لەسەر هۆکاری بوونی سازمانەکان و شێوەی بەکارهێنانی دەسەڵات بوو. گرنگترین تایبەتمەندیەکانی شێوەی هەرە باشی بڕۆکراسی وێبێر برێتیە لە: یەکەم، دابشکردنی کار بەمانای پسپۆڕانەبوونی کار. دووهەم، دەسەڵات بە پێی زەنجیرەی پلەبەندی سەروەری یاسای بنەماکان و ڕێسا فۆرمگرتووەکان. سێهەم، هەڵسوکەوت و دەسەڵاتی یاسا و ڕێسا و تاکە کەسی نەبوونی ئیدارەکردنی کاروبار. چوارەم، جیایی خاوەندار لە بەڕێوەبەر، جیایی ئەندامانی دەستگای ئیداری لە خاوەنداری سازمان و کەرەستەی بەرهەمهێنان. پێنجەم، شایستە سالاری، دامەزراندنی کارگێڕان لەسەر بنەمای لێهاتووی و زانای تایبەت. شەشەم، ئارشیوی پێشینە، بڕیارات، ئیجراعات و نەزمی ئیداری. ئالوین گۆردێنر، کۆمەڵناسی ئەمریکایی، تێئۆری وێبێری بە ئەنجام گەیاند. لە ڕوانگەی ئەو هەست و بیر و هەڵسوکەوت کاریگەری لەسەر سەرکەوتووی سازمان هەیە، بەڵام ئەو زیاتر جەختی لەسەر لایەنی پێکاتەی سازمان و ڕێژەی ئەقڵانی بوونی دەکرد. جۆری دڵخوازی بڕۆکراسی لە ڕوانگەی وێبێر هەروەک ئاگادارین بریتیە لە دابەشکردنی کار، بە پسپۆڕیکردنی کارەکان، پلەبەندی ئیختیارات، ناوەندی ئیداری، کارکردن و چالاکی، بنەمای قەرەبوو بە پێی جێگەی تاک و کەڵک وەرگرتن لە ڕێکەوتن و ڕەزایەتنامەکان کە بەرپرسیارەتی تاک لە بەرامبەر سازمان دیاری دەکات. لە مۆدێلی وێبێر واوێ ناکراوەکان نووسراوەکانی سازمان بە پێی کردەوە پەیوەندی دەدرێن. بەم پێیە دەتوانین بڵین تایبەتمەندیەکانی بڕۆکراسی خاوەنی گرێدراوەیەکی دوولایەنن. بەم مەبەستە کە بوونی یەک تایبەتمەندی دوور نییە، کاریگەری لەسەر تایبەتمەندیەکانی دیکەشدا بنێ. بۆ نمونە، دابەشکردنی کار پێویستی سازکردنی هاواهەنگی زیاد دەکات کە لەمڕۆوە پلەبەندی سربەخۆیی پەرەپێدان و مسەوگەرکردنی یاسا و ڕێساکان بە مەبەستی ئەرخەیانی لە بە ئەنجامگەیشتنی چالاکی لە سەرجەمبەشەکانی سازمان گرنگی هەیە. ئەمەش ئەرچی خودی ناوەندی ئیداریەکە ئەم یاسا و ڕێسایانە دیاری بکات و لە هەر حاڵەتێکدا دەبێ لە یەکێک لە نمونە سازمانیەکان و یەکانگیری ئەرێنی و مسۆگەر لە نێوان تایبەتمەندیەکانی بڕۆکراسی جێگیر بێ. وێبێر بە لێکدانەوەی سازمانەکان سێ جۆر تێوەری ڕەوا دەستنیشان دەکات: یەک،
سونەتی، دووهەم کاریزماتیک، سێهەم یاسایی. سەرەتا پێویستە بزانین مەبەست لە تێوەری ڕەوا چییە؟ تێوەر دەبێت لە دەسەڵات جیا بکەینەوە. دەسەڵات بابەتێکی یەکلایەنەیە و خاوەنەکەی دەتوانێت لە ڕێگەی زەبر یان خەڵات ئەوەی دیکە ناچار بکات کە بە دڵخوازی ئەو هەڵس و کەوت بکە. بەڵام لە تێوەر پەسەندکردنی دەسەڵاتدارایی لەلایەن ژێردەستانی شاراوەیە. بە گوتنێکی دیکە تێوەر دەتوانرێ تەنیا بۆ چوارچێوەی ژێردەستان کەڵکی لێوەربگرێ. مەبەستی وێبێر لە تێوەری ڕەوا هەر ئەو پێگەیەی دواییە. سێ جۆر تێوەری ڕەوا لەلایەن وێبێر شیکراوەتەوە کە دەتوانین بە شێوەی خوارەوە کورتیان بکەینەوە. یەکەم تێوەری سونەتی کە لەودا وەرگرتنی تاکەکان هەڵگری تێوەر لە سونەت و دابوونەریت سەرچاوە دەگرێت. دووهەم تێوەری کاریزماتیک کە وەرگرتن لە ڕووی وەفاداری و باوەڕمەندی بە لێکهاتوویەکانی تاکی حوکمڕان سەرچاوە دەگرێت. سێهەم تێوەری یاسایی کە لەودا وەرگرتن لە پۆست یا پلەپایە یا تێوەر کە لەلایەن ڕێسا و بەرنامەی کاری سازمان سنووردار و دیاری دەکرێت. ئەمڕۆکە لە زۆربەی سازمانەکان ئەم شێوەیە ڕەچاو دەکرێت کە ئەم فۆرما وێبێر ناوی ناوە بڕۆکراسی. لە کۆبەندی گشتیدا تێوەری بڕۆکراسی یەکێک لەو تێئۆریانەیەکە بەپێی باوەڕمەندی بە مۆدێلی ماشێنی لە سازمان بناغەی داڕێژراوە. وشەی بڕۆکراسی یەکێک لە چەمکە پڕکێشە و جێی پرسیاری مەجلیسە ئاکادەمیەکانی مودیریەتە. ئەم شێوەیە لە سەدەی هەژدەیەم هاتە مەیدانەوە و لە ڕوانگەی تێئۆریک هاوهەنگە و لەگەڵ هاتنە ئارای گەورە سازمانەکان و گەورە سەنعەتەکان خرایە بەرخوێندنەوە. بڕۆکراسی لە ڕوانگەی مەفهومی بە مانای ئیدارەکردن لە ڕێگەی یاسا و ڕێساکان. بڕۆکراسی لە ڕوانگەی خەڵک مانایەکی نەرێنی هەیە و ڕەخنەی لەسەرە و زیاتر بەرهەمە نەرێنیەکانی وەکو کاغەزبازی و سستکردنی بەڕێوەچوونی کاروباری ئیداری لە هزری کۆمەڵانی خەڵک وەبیر دەهێنێتەوە. بڕۆکراسی یا پابەندی بە پرینسیپ و ڕێساکانی ئیداری بە مانای شێوەیەکی سازماندەهی و بەڕێوەبەریەکە لەودا پابەندبوون بە یاسا و ڕێسا و تۆمارکردنی سەرجەم نووسراوەکان ڕەوتی کاروبار لە بەرچاوگرتنی پلەبەندی پسپۆرگەرایی و پێکهاتەی ڕەسمی سرنجێکی تایبەتی پێدەدرێت.